قاڵی دەستچنی شاری سنە یەکێکە لە بەناوبانگترین جۆری ڕاخەرەکانی جیهان. شاری سنەی کورد زبان و کوردنشین بەناوبانگە بەکاری دەستی کە چەندین کارگەی دروستکردنی قاڵی تێدایە. ڕاخەرەکان ئەگەر بەدەست دروست بکرێن پێیان دەوترێ قاڵی و ئەگەر لە کارخانەکاندا دروست بکرێن پێیان دەوترێت فەرش. وەڵێ خدمەتە فەرش فرەس ئێمە فەرش پازوریکمانەت کە بان 2500 ساڵ کە لە سیبیریا لە دەشکەل سیبیریا لەناو یەخەکە لە دەریاناوە پەیانکردین ئێرانە خدمەت فرێز وەڵێ ئێمە ئەگەر بینەوە سەر منتەقەی خۆمان کوردەواری خۆمان ئێمە من خۆم لە نمایش لە ئەنتیک فرۆشیکە لە هەمبورگ ئاڵمانە لاغی ئازادنامەوە چووبم فەرشە سنم دیگە نەخشەی گۆڵ عەروس هین 120 ساڵەمە بەر و بەهۆی کوالێتی و ناوازەیەکەیەوە لە ئێستادا زۆرێک لە کڕیاران بۆ دیاری بەکاری دەهێنن یان وەک تابلۆیەک لە ماڵەکانیاندا هەڵی دەواسن یاخود لە ناوەڕاستی ژوورەکانیاندا بۆ جوانی بەسەر فەرشە مۆدێرنەکاندا ڕایدەخەن. ئیسە لە بنەڕەتەوە تی تەوەنەکە ئەنیتەوە دوای تەوەنەکە بەڕۆپۆکەی دروستەکەی دوای بەڕۆپۆکە گرێچنە لە ساکان و لە مرواری و حاشۆ شروعەکەیت تا تیکەتیکەتی تە کڵاوفەرەنگ و ناوگوڵ و ناوتورنج چەند جۆر نەخشەمانەست کڵاوفەرەنگمانە سێترۆژمانەست ماسی درهەممانەست گوڵمیزعەلیمان هەست کولەن فرە نەخشارمانەست ئیسەش نەخشە زیاتری کردە دەوە بەرمە بە سینەی خۆمان قاڵیمان دروستەکەن هەرچی دروستەکرا مهمنەوە وەلی ئیسە ناوی ئەملا لەولا خراوتر بێ شی وەک یەک میزان دروستیکەی. فەرشەکان بەپێی خواست و داواکاری کڕیارەکان بە نەخش و قەبارەی جیاواز دروست دەکرێن. هەر فەرشێک 20 ڕەنگ تا 80 ڕەنگ دەزووی جۆراوجۆری تێدا بەکاردەهێنرێت. ئەم بەنگەلە معمولیەکانی کە ئەیسا ئەمانەسە لە پێشسەرمنەوە لە خۆمینی شار و ئیسفەهان و شەهرەزا و ئەمانە دروستەوێ یانێ ڕیسەندەیەکە هەڵێنا قەبلەن لە شار سنەیجا بوو وەلی متاسفانەی تر جەم کردیاوە بەنا بەدەلایل گەلێ. فەرشی ئاوریشم یەکێکە لە باشترین و بەبەهاترین جۆری فەرشەکان کە زەحمەتێکی زۆری دەوێت و تەواوی کارەکانی لە بەرهەمهێنانی دەستوەکەیەوە هەتاوەکو ڕەنگکردن و چنینی هەمووی کاری دەستە و بەهێز و بازووی خانمان و پیاوان بەرهەم دەهێنرێت هەر بۆیە نرخەکەی لەسەر و فەرشەکانی دیکەوەیە. فەرشا یەکێ لە فەرشگەر قەدیمی سنەی خۆمانە کە لە پشمێ دەستڕێس و ڕەنگ کامڵەن گیایی حدودە 80-90 ساڵ لەمەوە بەردروست کردیاگە نەخشەیەشی کڵاوفەرەنگە کەپسادەی لاکی. بازاڕەکان چەندین جۆر فەرشی جۆراوجۆری تێدایە بەڵام هیچیان لە فەرشی دەستچنی ئێرانی بەنرختر نین. ئێستا خۆم تەون نەخشە کورسان نەخشە بیجار سوجا وا نازانم خۆشمەتان حتا تەون بنمەوە ساتم لای خان محەممەدی تەونەکەم بە خاتم ئەمە دەرامەت بخۆم تەونی لە وڵاین تۆ لەڵە بەڕەپۆیایی وەختە ساکارشەکە درێسەکەی نەخۆم نەخشە درێسەکەم نەخشە تەورێزە تارەکەی بە سوورەتی ئەبریشەمە ئەتوانێت لە نەخی عادیش ئیسفادە بێ نەخ ئەبریشەمەکەی گرانترە بن و قیمەتدارترەوە زیاتر خاهانی زیاترە وەلی نەخی عادی هەرزانترە و خاهانیشی کەمترە و فەرشەکەشی ئەو زەرافەتیە نییە. فەرشی دەستچن مێژوویەکی دێرینی هەیە لە وڵاتی ئێران و بە تایبەت لە شاری سنە و بەهۆی کوالێتەکەیەوە هەناردەی زۆرێک لە وڵاتانی ئاسیا و ئەوروپا و ئەمریکا دەکرێت.